باسی کتێبەکانتمان بۆ بکەی ئەو کتێبانە چین کە لێرە داتناوە لەگەڵ خۆت هێناون بەڵێ ئەوانە وەکو بلێ هاوڕێ من بەڵێ لە هاوڕێی تەمەنم ئەو هاوڕێیەتە لە دیوەخانە پیا بووە کە کۆلیژمان تەواو کرد لە سلەیمانی و هاتمەوە لە هەولێر بووم و مامۆستا ئێواران لە دیوەخانە دادەنیشتم گوێم ڕادەگرت ساڵانە ڕۆژێک هەبوو دەستیان پێدەکرد کتێبخانەکانیان مانگێک دەیهێشت هەر ڕۆژێ دەلاقەچیان دەی ناخوارێ مەحفەزەچیان دەی ناخوارێ کە 50 کتێب دەبوو ئەو 50 کتێبەیان خاوێن دەکردەوە پاگژیان دەکرد دەرمانیان لێ دەدا و سزلیان لۆ دەکردەوە بزانن نوقسانی چێیە چێ بردیتی چێ هینایتی ڕۆژێکیان لەناو ئەو کتێبانە لە یەک لە مەحفەزەکان ئەوم دۆزیەوە ئەوە تەمەنی 200 کسور ساڵە ئەو بەرجی کتێبەکە جا بزانن لە کوردستان ئەو 200 ساڵە ئەو کتێبە چی دیتیە چیرۆکەی لەکنە خۆیتی نازانم بەلان لە بەرگەکەی نووسرایە 7 دێر ئەو 7 دێرە باسی ساڵی 1756 و ساڵی 1757 دەکە بە شعر دەلێ لعمر بهذا العام بعمر بهذا العام قد شاب طفلنا من البرد والقر الذي فيه أصابنا ساوي الكتب دخيل وفي نصف الكانون الرياح تواردت من الزمهرير الصرف حيث أصابنا أو دديرة أو حفديرة كنسرايا باسي أو دكا ككردستان توشي گرانیەکی گەورە بووە گرانیەک 2 ساڵی هاژشتیە ساڵی یەکەم بە بەفر و ساردیەکی یەکجار زۆر دەڵێ حتا وەی لێ هات ڕووباری دزلا کە مابەینی با بڵێن ئێمە و مووسڵ وڵاخ پێی دەویست لەسەر پرد بڕوە هە لەسەر بەفرەکەی دەڕۆیشت وا دەڵێ ئەو حەبزێرە وای لێ کردم کە بگەڕێم کە مامۆستا بووین بە دوای داگەڕام سەرچاوەکان باسی گرانی چ بووە ساڵی 1757 لە هەولێر لە مووسڵ چ بووە ساڵی یەکەم گرانی دەستی پێکردیە بە سەرما ساڵی دووەم سەرمایەکە نەمایە بەلان دەستی پێکردیە دیسان گرانیەکی دیکە کلۆ هاتیە کلۆ هاتیە بێباڵ بێباڵ بووە جا لە وەسفی مێژوودا دەڵێ ئەو کلۆیە کە هات لە ڕۆژئاوای هەولێر هات یعنی لای مووسڵەوە هات هەندە زۆر بوو نەدەفرین بەلان هەندە زۆر بوو یەک لە دوای یەک لە زێ پەڕینەوە یعنی هیچی ئەوەی کە دەگەیشت تێ نەیهێشت جا دوو گرانی گەورە لەو ئەو بوارەوە ئەوەم هە لەگەڵ بوو ئەوە بوو مامۆستا خوا عافیکە عەبدولغەنی عەلی یەحیا دۆستم بوو ئەوەم کردە مەقالەک دوو گرانی گەورە لە کوردستان ساڵی 1757 هەمان کات دیسان لە بەرج کتێبێکی دیکە نووسرایە دەلێ گرانیەکی گەورەیە لە هەولێر و گەنم بەوەندەیە ساعی گەنم یعنی کە دەیفرۆشن بوویتە 1 لیرە جا ئەویشم کۆ کردەوە بووە مەزدەرێک کە هانم بدا بۆ نووسین لە زوو سەرچاوەکەی بگەڕێم ئیتر بڵاوم کردەوە لە سەرەتای نوهەتەکان دوو گرانی گەورە گرانی گەورەکانی کوردستان پاشان لە ئینسیکلۆپیدیاش بڵاومان کردەوە پاشان دیسان بڵاو بووە لە ڕۆژنامەی خەبات ئیتر ئەو هاوڕێیەتیە لەگە کتێب لە دیوەخانە پیا